باشە بەڕێزان وەکو پێشتر ڕامگەیاندبوو ئەم شەویش کۆمەڵی قسە و باسەکەم بەپێی ئەو ڕاگەیاندنەی کە بڵاوم کردبووەوە کۆمەڵی قسە و باسمە بێت ناونیشانەکەیشی دیارە کە پێشووتر خۆشەویستانێک بەرچاویان کەوتووە هیوادارم کە لە هەر شوێنێکی دنیاە هەن ساق و سەلامەت بن سەرحاڵ و باش بن حرمەتێکی زۆرم بۆ هەموو لە یەکتانەیە وردەوردەوە بەڕێزانەی کەیەن بەخێر بن سەرچاوی یارا مەحمەد هاتن احترام بۆ هەموو لە یەکتان هەیە هیوادارم کە دوور بن لە کێشە و دەردوو بەڵا ئەوە سین تاوەکو چەند دەقیقەیەکی کەم بۆی کە هەموو دۆستان و خۆشەویستان بێنە سەر خات و ئاگیان لایڤەکە بێ و ئەگەریش نادوای ئەتوانن سەر لە نوێ سەی لایڤەکە بکەنەوە بەخێر بێن سەرچاو بابەتی ئەم شەویشمان لەسەر مەسەلەی پارتی و یەکێتی و مەسەلەی فەڵەستین و مەسەلەی ئیسرائیل و چوزانم ئەو ئیسلامیانی کە کۆمەڵێ بانگەشەیان هەیە لە کوردستانی باشوورەوانە لەسەر ئەمانە کولەن کۆمەڵی قسە و باسی خۆمە بێ هیوادارم کە کەسیش ناڕەحەت نەبێت لە قسە و باسەکان چونکە من ڕاو بۆ چوونی خۆم ئەڵێم ئیتر چیە قوبولەتی یا قوبوڵینی ئەوە مافی خۆیەتی منیش مافی خۆمەکە ڕەعەکانی خۆم بە هەموو خۆشەویستان بخەمەڕ بەخێر بێن سەرچاوی من هاتن بەخێر بێن عەزیزان بەخێر بێن سڵاو لە ئێوەش بەخێر بێن سەرچاو سەرەتا هەوەتان پێ بڵێم کە جەشنتان پیرۆز بێت جگە لە بنەماڵی بازانی هیوادارم کە لە خۆشییا بن و هەمیشە لە جەژن و شادیا بن بەڵام بنەماڵی بازانی هیچ کاتێک من پیرۆزباییان لێ ناکەم لە حقیقەتە پیرۆزبایی من تەنها بۆ خەڵکی مەزڵوم و خەڵکی کوردستان و خەڵکی دەستەنگ و ئەو خەڵکانەیە کە دژی ستەمکاریەوانن لەبەرەوە پێشتیش لە دەڕێکە لە بابەتێکا باسم کردبوو کە جگە لە بنەماڵی بازانی پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکەکەم و هیوادارم کە هەمیشە لە جەژن و خۆشییان بن عزیزان وردە وردە ئەچینە ناو قسە و باسەکان هیوادارم کە بتوانین سوودێک بە هەموو لایە بگەێنی ناونیشانی بابەتەکەی من لەسەر حەماقەتی بنەماڵی بازانی و ڕاکێشانی قاچی پارتی یان نشێتی لە تیرۆری قاسمی سلێمانیدا چۆن کورد ئەبێ باجەکەی بدا لێرەوە وردە وردە ئەشمە ناو قسە و باسەکان و ئەشمە ناو قەزەی فەڵەستین و قەزەی ئیسرائیل و جیهانی عەرەبی و ئەوەی کە ئێستا لە ناوچەکەیە ئەیبینن ڕوئەدا ئیتر تاکەی درێژا کێشەیە ئەوە بۆ خۆی جارێ دیار نییە عزیزان و خۆشەویستان ئەمەوێ شەنوکەوێ بکەم لە ساڵی شەستەکانەوە بۆ هەموو لایەکان بۆ ئەوەی کە تێبگەن کە قەزەی ئێمە وەکو کورد چەنە لە مەسەلەی فەڵەستینەوە ناچێ بەدەل لە کۆمەڵێک جیاوازی بەڵام بەهەرحاڵە هینی هەیە مەسەلەن بەجێ جۆرەکان پێتان ئەڵێم کە هینەکەیان چییە مەسەلەن کە ئەو لێکچوونەیان چی لە ڕاستیە عزیزان کورد لە شەستەکانەوە قوربانی دوو ئەقلیەتە ئەقلیەتی جەلالی و مەلایی ئەم دوو ئەقلیەتە جگە لە زەربەدان لە کێشەی کورد و جگە لە زەربەدان لە قەزەی کوردی بچووکترین قازانجیان نەبوو بۆ کۆمەڵگەی ئێمە ئەگەر گەلی فەڵەستین عەرەبیشن و زمانێکی یەکگرتوویان هەبێ کە زمانی عەرەبیە واتە نەتەوە بن من خۆم پێم وایە کورد تا ئێستا نێشی توانیوە نەتەوە بێت ئەم جەلالی و مەلاییە لە شەستەکانەوە بەڕاستی هەروەکو ڕابەرانی فەڵەستین خەریکی بازرگانی و خۆشیانی خۆیان لە ئەوروپا و لە شاخ و لە شارە ئەوەشی کە باجەکەی یاوە خەڵکی کوردستان بووە دیکتاتۆریەت ئەقڵێتی بنەماڵەچێتی ئەقڵێتی حیزبی لەسەر بنەمای خێڵ دیسان مەسایلی عەشیرەتی ناوچەچێتی هەتا زاراوەچێتی لە کوردستانە ڕێگری یەکەم بوون لە دەست ڕاگەیشتن بە شناسێکی یەکگرتووی نەتەوەی کۆنکرێتی ئەتوانم بڵێم کە کردەیەک بوون بۆ پارچە پارچە بوون یەکێتی و پارتی هەمیشە و بە فیتی داجیکەران باوەشێنی ئەم جۆرە ئەقلەتەیان کردووە کە گەلی کورد لە ناو خاکەکەی خۆیان هەمیشە هین بێت هەمیشە پارچە پارچە بێ و هەمیشە لە بەرامبەرێکە دابنرێن و هیچ کاتێک یەکگرتوو نەبنوە و هیچ کاتێک بیر لە حاڵ لە ژیانی خۆیان نەکەنەوە واتە ئەوەی کە داژیکەران پێیان نەکراوە و سەرکەوتوو نەبوون لەم کردەیەدا یەکێتی و پارتی کردویانە و بەڕاستی تێشتا سەرکەوتوو بوون
یەکێتی و پاتی لە ناوچەچێتی لە خێڵگەرایی لە عەشیرەتگەری لە شارچێتی کورد لە گوندچێتی شتیان پەڕاندووە حتا کەلتورێکیان بەسەر کۆمەلگای ئێمەیە ئاوا سەبت کردووە کە کردویانە بە کەلتورێکی یەکتر ڕەفزکردن وەڕق لێبوونەوە وەزاڵکردن بەسەر تاشی کووردە کە ئێستا وای لێ هاتووە زۆربەی هەرە زۆری خەڵک ڕقیان لە یەکترە لە بەتایبەت لە باشووری کوردستانە. سەرچاوەی ئەم ڤایرۆسەیش لە مێشکی یەکەم کەسی مەلام سەفایە چەکەرەی کرد و لە مێشکی مەلام سەفا و کارکردی مەلام سەفاوە ئەتوانم بڵێم گەیشت بە جەلالیەکان و لە ڕێگەی جەلالیەکان و ئەوانشەوە سەرتاپای کۆمەلگای گرتەوە و حیزبە پشکۆلەکانی کێشی گرتەوە. ئێستا لە باشووری کوردستان وەتە چەند ساڵی ڕابردوویشە برا ڕقی لە برایە لە برا پارتەکەیەتی یان یەکێتیەکەیەتی باوکی بوغزی هەیە بۆ کوڕەکەی کە یەکێتیە یان پارتیە ئامۆزا چەقۆ لە ئامۆزا سوێ لەبەرەوەی کە نازانم ئەمیان پارتیە ئەویان نەشێتیە. ئیتر یعنی ئەم بێژۆ ئاوای لێ هاتووە حتا دراوسێ حوسڵەی سڵاوێکی لە دراوسەکەی نییە لەبەر ئەوەی سەر بە حیزبێکە کە ئەن لەلای ئەم قابلی قبوڵ نییە واتە سەر لەبەری ئەم کۆمەلگایەوای لێ هاتووەکە هەر هەمووی ڕقی لە یەکترە. بۆیە ئەم جۆرە عەقڵیەتە کە ئەتوانم بڵێم جەلالی و مەلایی لە کۆمەلگای ئێمەیە مامۆستای بوون لە حەقیقەتە نیشتیمانی ئێمە گەلی ئێمە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی وێران کردووە و بەڕاستی بێزرا و قێزەونیشی کردووە خۆشەویستانی من. تا ئەم ساتە وەختە کۆمەلگا لە بەرامبەر یەک کار ڕاوەساوە هەر شتێک ڕەتەکاتەوە لەگەڵ گروپەکەی خۆیان نەبێ وەک خۆی بین نەکاتەوە وەک خۆی دنیا نەبینێ ئەم عەقڵیەتە چووەتە ناو هەتا حیزبە بچووکەکانیشەوە خۆشەویستان چووەتە ناو ڕێکخراوەکانیشەوە لە ناو ئەوانەیشە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن بە هەماشکرا بە درێژایی مێژوو ئەگەر دیقەت بدەین و بەڕابردووە بڕۆینەوە لە سەردەمی ئەحمەدی خانیەوە تا بە ئەمڕۆ ئێمە خاوەنی هیچ گوتارێکی نەتەوەیی نەبووین عەزیزان و خۆشەویستان. هیچ گوتارێکمان نییە کە بە قازانجی نیشتیمانەوە بە قازانجی گەل و بە قازانجی خەڵکی کوردستان بێ. ئەم زەرکاوە پیسەی کە ناوی کوردایەتیە کە بنەماڵەی بارزانی و پارتی وێچێتی گرتیان بەدەستەوە مریشکێک بووە لە شەسەکانەوە دوو هێلکەی پیس و بۆگەنی بەرهەمهێناوە پێشرینیان بنەماڵەی بارزانی و پارتی دواییش یەکێتی و بەشکەکانی لە گۆڕان و ئەوانی ترەوە کە پێویست ناکە من ناوی هەر هەمیان بەرم بەڕاستی. عزیزانی من لای گەلانی ئاگا لای گەلان ئازادی ضرورەتێکی حیاتیە باشە و ئەیانەوێ ئەمەش تێپەڕێنن واتە لە نان و ئاوی زەڕوترە بە پێویستیشی ئەزانن کەچی تا ئێستا کورد و کۆمەلگاکەی وەک کۆمەلگایەکی داخرا و غەیرە مەدەنی پارچە پارچە دواکەوتو و داڕزا و ئەوەی بیری لێ نەکاتەوە مەسەلەی ئازادی و مەسەلەی مافەکانی خۆیەتی. ئەگەر دیسان بە مێژووا بچینەوە لە ساڵەکانی 20 واتە سەرەتای سەدەی 20م کە وەختێک عێراق دروست ئەبێ ئێمە دەبینە خاوەنی شێخ مەحموود واتە شێخ مەحموود حەفید کە داوای سەربەخۆیی کردووە و بە مەلیکیش ناوی هاتووە بەڵام ئەوەندە لە چوارچێوەی سلێمانیە قەتیز بووە پەلی نەبتەوە بۆ جێگاکانی تر ڕەنگ و ڕیشەی لەو ناوچەیەدا لقوپۆ بکە هەر لەوێژا کۆتایی پێدێ بەم پێەیە ئەویش نەیتوانیوە شناسێکی یەکگرتو بدا بە ناوچەکان و بەگەلی کورد و ئالەم بابەتانە کە وەختێک ئەم قۆناغا بە تراژیدیا کۆتایی پێیە واتە ئەم قۆناغا بەسکوتی شێخا تێپەڕێ دەچینە سەر کۆماری مەهاباد بە نمونە بە شوێنی ئایەت. تۆ سەری ئەم مێژووی ئێمە و ئەم کۆمەلگای ئێمە کۆماری مەهاباد کە لە لای زۆر کە ژێگەی فەخر و شانازیە تەنها و تەنها واتە ئەتوان بڵێن بەرهەمی خەبات و تێکۆشانی خەڵک نەبووە بەڵکو بەرهەمی شەڕی دووهەمی جیهانیە کە لە هەناوی یەکێتی سۆڤێتەوە دەرەوە و پاساپۆرتی یەکێتی سۆڤێتی پێبووە و دیسانیش لە ناوچەی مەهاباد تێناپەڕێ و پەل ناهاوێ بۆ شوێنەکانی تر و بە کۆتاگەیشتنی شەڕی جیهانی دووهەم ئەویش ئەپوکێتەوە قازی و دوان لە هاوڵەکانی لە مەیدانی چوارچرا لە مەهاباد لە سێدارە ئەدرێن. مەلام سەفاش وەک چەتەیەک خۆی ئەگەیەنێتە ڕووسیا یەک فیشەک ناتەقێنێ قازیان بە گورگانە خواردووە بە تەنها و بێکەس بەجێیان هێش و لە سێدارە درا. ئێسەیش ئەتوانم بڵێم سێ بەشی کورد قازی محەممەد ناناسێ خۆشەویستان بینیمە لە کە لە باجی ناناڕستمەکەی پیشانەیە لە هەولێرە ئەڵێ ئەمە کێیە گەنجەکان نازان قازی محەممەدش کێ بە بنەماڵەی بازانی بە بەرنامە بەڕاستی ئەم شتانە هەکەین.
دوای ئەم قۆناغە مێژوویەش کە کۆماری مەهاباد کۆتاییە مەلا مستەفایەت باشە ئەم لەوانەی پێش خۆی وێرانترە ئەمە بە تەواوی سەرمەست و شەیدای خۆپەرستی بنەماڵە پەرستیە وەجگە لە بنەماڵەکەی خۆی وە ئەزانێ ئەم میلەتی کوردە ئینسانی تیانیە بەڕاستی پێشەوانەی ئەوەی کە خەڵکانە پێیان واوێ عەقڵێکی کاریزمایی هەبوو ئالەم بابەتانە بەڵام ئەمە هەر کوردی بەنۆکەری خۆی زانیوە بەڕاستی من لە چەندین شوێنە کە خوێندومەتەوە ئەڵێ گەلەکەم تاعەتی منەکە واتە خۆی نەعوذبیلا بەخوا ئەزانێ وەگەلەکەشی بە کۆیلۆ بە تاعەتی ئەو ناڵێ من تاعەتی گەلەکە مەکەم هەمیشە ئەڵێ گوێڕایەڵم بن واتە بە خەڵک ئەڵێ ئاخر گوێڕایەڵی چی کامە زانست و کامە معریفە و کامە فکرەکە و کامە ئەخلاقیە بەرزە فکری و سیاسەکەی تۆ ئاشا لە دواییشا کۆتاییەکەی چی بوو خۆی و بنەماڵەکەی دەرباز کرا و ئەتوانم بڵێم کوردیشی سپار بە شانوزێکی ڕەش و نادیار لە دوا قۆناغی خۆیان ئاش بەتاڵەکە دەستەی سپی ئەپێچێ لە لولەی بڕنەوەکەیەوە دەچێتە دەرباری شاو شابان و سامانی گەلێ ئەرزێ بە ناوی شۆڕشەوە دەچێتە ئەمریکا و دوای 3 ساڵ بە نەخۆشی ئەمرێ اینجا مێتەکەی هێنەوە بۆ شنۆ لەوێ ئینێش دوایش بۆ برۆ بازان هەموو ئەم ڕووداوانە ئەنفالی بە شوێن خۆیان هێنا کیمیابارانی بە شوێن خۆیان هێنا کۆڕەوی بە شوێن خۆیان هێنا کاولکردنی 5,000 گوندی بە شوێن خۆیان هێنا ئەمیش وەکو ئەوانەی پێشخۆی نەیتوانی کار لەسەر یەخستنی زمان شێوەی نووسین شناسێک بۆ گەلەکەی تێگەیشتن لە عەقڵی ناوچەگەری نەیتوانی ئەمانە بە هیچ جۆرێک تێپەڕ کات نەک بڕوای بەم دنیا بینیە نەبوو هێندە خوێنەوار و ناحاڵی بوو هەر نەیشێزانی ئەم چەمکانە چییە و چۆن لەگەڵ ئەمانە بەڕاستی تەعامل کات بە پێچەوانەوە کاری لەسەر پێچەوانەکردنەوەی هەموو ئەم چەمکانەیە کرد هەر ئەمەیە ئێسەش مەلا مستەفا تەنەها فیگەرێکی نەخوێنەوار و ناحاڵی و خائینی بنەماڵە و هەوادارەکانی خۆیەتی و هیچی تر بەڕاستی باشە لە ساڵی 79 بنەماڵی بارزانی نەوەکانی کوڕەکانی ئەیانەوێ مەلا مستەفا بکەن بە قائیدێکی عەزیم و گەورەی نەتەوەی و نیشتیمانی بەڵام جگە لە بنەماڵەکەی خۆی تێپەڕی نەکرد لە حەقیقەتە بۆ لەبەرەوەی کە هەر بەڕاستی خۆی ئەوەی ویستووە پیاوی بچوو کشتی بچووکێوێ خێڵگەرایەوێ بنەماڵەکەی خۆی ئەوێ بەڕاستی نەک ئەوەی دابنیشێ خەمی گەلێک و نیشتیمانێکی هەبێت بۆیە دوجار جگە لە کابرایەکی وابەستە بە بنەماڵەکەی خۆی و گوندەکەی خۆی جگە لە چاوچنۆشی و قازانج پەرستی نەیتوانیوە قاچی بزنی مەڵە دراوسەکەشی بپێشی عەزیزان یا بیبینێ لە ڕاستی لە هاتنی قۆناغی دوای ئاش بەتاڵەکەی مەلا مستەفایشە بوونی یەکێتی بەرامبەر بە پاتی بە تەواوی عەقڵی ناوچەگەری تا لووتکە ئەڕوا و ئێسەی ژووکو ئەیبینی نەوعێک لە ئیماراتی بادینان و سۆران لە باشووری کوردستانە هەیە دوای 100 ساڵ داگیرکاری خۆشەویستان سێری ئەو عەقڵەکە بۆ لەبەرەوەی ئەم دوو عەقڵە ئەم جەلالی و مەلاییە بە درێژایی مێژوو کار لەسەر تێکشکاندنی زمان شێوەی نووسین شناسێکی یەکگرتو هەتا ئەدەب و هونەر و هەموو ژانرەکانی تر خێزان پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکەن ئەوەی باڵادەست ئەبێ عەقڵی بنەماڵە و ناوچەگەری و قازانجی تایبەتە هەر لەبەر ئەوەیشە کۆمەڵێ بنەماڵە و سەرکردەی مزەوەر و پیاوی ماستەوچی و قاچاقچی بەرهەمهێناوە کە 30 دانە ساڵە جگە لە تاڵانی کە و بڕۆ جگە لە خۆدەوڵەمەندکردن ئەوە حاڵی گەلی کوردە کە ئەیبینن و کە ئەیبیستن بۆیە تا ئەم ساتە وەختە ئەم شەڕ و کێشە و ئەم ململانێن نائەقڵانیە هەروە باڵایە لە ڕاستیە ئێمەی کوردیش کە زۆربەی دوای ئەم دوو حیزبە و دوای ئەم دوو عەقڵیەتە کەوتووە هەتا گۆڕان و حسک و ئەوانەی کەش هەموویان یەک دنیا بینیان هەیە لە ڕاستیە هیچ جیاوازیەکیان نییە ئەمانە لە پێناوی شکاندنی یەکتریدا هیچ کاتێک گوێیان نەداوە بە گەلەکەیان بە مێژوو بە هیچ شتێ بەڕاستی حەقیان نییە ئەگەر گەلەکان چێتە کەناری لە ناوچوونیش لە ڕاستیە داگیرکرد نەما ئەمانە دەستیان نەخستە ناو دەستی بۆ لە ناوبردنی یەکتری دوجاریش گەلی کورد و مێژوەکەی بووە بە قوربانی سڵاح و کێشمەکەی ئەمان کە لەسەر پارە و پۆست و دەسەڵات بووە لە ڕاستیە نەک لەسەر مافەکانی خەڵک لە ڕوانگەی بنەماڵەی بارزانیەوە هیچ حیزبێ نابێ بوونی هەبێ خۆیان نەبێت ئەمە مێژووی بنەماڵەی بارزانیە
باشە ئەو دژی حیزبی شیوعی بۆ لە شەسەکانە کە لە یەکتریان کوشتووە پاشان باڵی مەکتەبی سیاسی بەڕابەرایەتی بۆ نمونە مام جەلال و برایم ئەحمەد پاشان کوردانی ڕۆژهەڵات یەک کەس لە کوردانی ڕۆژهەڵاتە دەرنەکەوتووە کە داوای مافەکانی کوردکە و بنەماڵەی بارزانی و مەلام سەفا پەلاماریان نەدابێ نەیان کوشت بێ ترۆریان نەکرد بێ و تەسلیمیان نەکرد بێتەوە بە شاو و بە ساواکی ئێرانی بەدەیان نمونەمان لە بەردەسایە کە بنەماڵەی بارزانی چی کردووە لەو مێژوانە بەڕاستی کوردانی باکوور چیرۆرکردنی دکتۆر شڤانەکان و هاوڕێکانی لێدان لە پەکەکە نۆکەرایەتی بۆ تورکیا حتا ئێسەیش ئەمە هەر وجودی هەیە لە ڕاستیە هەر هەیە هەر بەردەوام ئەم ڕێژی خیانەت و ڕێژی گولیە لە ناو باشووری کوردستانیشە لە یەکێتیاوە لە حەسکیاوە لە پاسۆکیاوە لە کافریاوە لە جوولەکەیەوە حیزب نەماوە ئەم پارتیە لە هەر چاپەچێک وسەنا پەلاماری نەدابێ و هەوڵی لاوازکردن و لە ناوبردنی نەدابێ بەڕاستی چونکە لە خۆی زیاتر بڕۆی بە هیچ کەسێ نییە لە خۆشیە تەنها بڕۆی بە بنەماڵی هەیە کە بنەماڵی بازاری بنەماڵەکەی خۆیەتی ئەگەر لەم مێژوانەیشە ئەها ماوە هەسا بێ مەسەلەن لەگەڵ لایەنێکە دۆسیەتی کردبێ ویسوێتی ئەم لایەنەکە دۆسیەتی دژی لایەنەکەی بەرامبەری بەکاری بێنێ و لە ژێریشەوە بنکوڵی بکە و ئەمیش لەناو بڕێت و لاوازی بکات هەمیشە هەروە بووە بۆیە هەر حیزبێ لە پارتی نزیکە بێتەوە گەڕوگولە بێ هەر لە خۆ داڕزێ چکە بە بەرنامە وای بێکا بەڕاستی بۆیە عەزیزانی من ئەمانە هەمیشە قاچاقچێتیان بە قەزیەی کوردیەوە کردووە ئێران ئەهێنن تورکیا ئەهێنن سووریا ئەهێنن بەغدا و گاردی کۆماری لەشکری باس ئەهێنن بۆ شکاندنی نیارە کوردیەکەی خۆیان ئەوەی ناشێ ئەوەی شەیتان بیری لێ ناکاتەوە ئەوەی شەیتان بێزی نایە پێی شەرمە بیکە بنەماڵەی بازانی کردوێتی لە مێژووە و بنەماڵەی بازانی ئەیکا بەڕاستی باشە دوجاریش کورد و قەزیەکەی لەم ناوەدا بۆتە قوربانی و ئەوان باجەکەیان داوە لە ڕاستیە کوڕی خەڵک گینا ئەوان چییە مەلام سەفایەت حتا بێژ ئاش بەتاڵەکە بەدەیان ملیۆنەوە ڕاکە بۆ ئەمریکا خەڵکەکە داماوە و قوربە سەرەکێکە باجەکەیە بەڕاستی ئەوە ئێوە سێریکەن با من ئەمەتان بۆ بژێڕمەوە دوای ئەوەی باڵی ترۆریستی بنەماڵی بازانی بەڕابەرایەتی مەسعود و مەسووری چنگ خوێناوی 5 چالاکەوان لە بادینانە 6 ساڵ حکم ئەدا هەموو دنیا ئەزانێ خودی پارتی خۆی ئەزانێ کە ئەم نۆعە لە دادگاییە نایاساییە و دادگای بنەماڵی بازانیە و ڕەبتی بە واقعەوە نییە و زوڵم و ناحەقیە کە هەمومان ناڕازی بووین و تا بە ئێستایش ناڕازیەتەکان هەروە بەردەوامە تا ئازادبوونیان بەڵام لە بەرامبەر هەموو ئەمانێکە دژی ئەم نادادیە ڕاوەساون دژی ئەوەی کە دادگا و دادوەر لە باشووری کوردستان بووە بە قەشمەرجار سووک کراوە حورمەتی بۆ نەماوەتەوە بەڕاستی بنەماڵەی بارزانی چەک نەماوە کە لایگرن بەدەستەوە بۆ بێدەنگکردنی خەڵک بۆ مەشغوڵکردنی خەڵک بەشتی لاوەکی و شتی ترەوە تا هەموو چاوەکان لەسەر کەیسی ئەم ئینسانانەی بادینە لابەرێ لە تاریکاییە بەردەوام بێ لەسەر ئەم پێشێرکاریەکە کردوێتی لە کاتێکە هەمومان ئەزانین کە مەسعود و مەسرور چ خیانەتێکیان کردووە لە بەرامبەر ئەو خەڵکانەیە کە ئێستا لە زیندانەکانی بەعس ئاسای پارتی و بنەماڵەی بازانیە باشە دوجار هاتن بنەماڵەی بازانی نووسینێشی ماڵپەڕی یاهۆیان هێنا کە باسی تێوەگرانی دەستگایەکی دژە تیرۆر ئەکا لە تیرۆرکردنی قاسمی سلێمانیدا ببین خۆشەویستانی عزیزان ئەگەر دیقەتان نابێ بەس سۆرە جوێنەیە سۆرە ئەوەی کە مەلام سەفا پێوتن سۆرەی هیندەر بەس سۆرە جوێنەدا زۆر سەیرە خۆشەویستان نەبادینانی نە بازانیەکان ڕێزم بۆیان هەیە بنەماڵەی بازانی ناڵن بازانیەکان ئەمانە قەت جوێن نادەن بەس سۆرە جوێنەدا چونکە سۆرە هەر هەمویان لە ناو پارتیا بەس پیاونین بەڕاستی بڕواتانە بێ قاچی ژنەکانیشیان بەدەست خۆیانەوە نییە ئەوانەی کە سۆرەن و پارتی و دوای بنەماڵەی بازانی کەوتون باشە ئەوەی کە پارتی و مەسئولی پارتی بێ خاوەنی ژنەکەی خۆشی نییە بەس سۆرەی جوێن بە ئێمادا عەزیزان و خۆشەویستان نەک بادینانەکان وی عالم بابەتانە هەموو سۆرەکان بەڕاستی ئەرەوەڵا بۆ خۆتان جوێن بن سۆرە بەخوا لای بنەماڵەی بازان هەر قیمەتان نییە بەخوا هەرچی سۆرە هەیە کە لای پارتی و لای بنەماڵەی بازانیە قیمەتی تاکە گۆرەویەکی نییە گۆرەوی چڵکن هەبوو وین پێڵاوی لاسیک کەیتر بۆ نەکەی کەری خست بڕواتانە بێ ئێوە قیمەتی ئەوەتان لای بنەماڵەی بازانیە باس مۆستا قسەکانی خۆ
بەبێ ئەوەی کەس بزانێ ئایا ئەم راپۆرتەی ئەم ماڵپەڕی یاهۆیە بەڕاستی ڕاستیەکەی لەکوایە بەپێی کامە بەڵگە تەنها نووسینێکی ئاسایی سەر نووسەرەکەیەتی ڕای کەسێکە بڵاوی کردوتەوە وە کۆمەڵی قسە و باسی تیا کردووە و تەواو باشە هەتا ماڵپەڕەکە ناوی کەسی نەهێناوە وەکو ناوهێنان خۆ لە لایوی پێشوا بۆم خوێندنەوە هەتا وەکو حیزبیش قسە ناکە باشە بەڵام بنەماڵەی بارزانی ڕاست و ڕەوان ئەم نووسینە ئەهێنێ دەیکا بە مڵکی خۆی دیفاعی لێکە و بڵاوی ئەکاتەوە بۆ لێدان و شکاندنی نارەکەی بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە دوای ئەوە چییە وزەرێ یەک زۆر زیاتر لە قەبارەی خۆی گەورەی ئەکا دەرخواردی خەڵکی ئەڵێ دژە تیرۆری یەکێتی کردوێتی دیارە خۆ دژە تیرۆری یەکێتی هیچەیە بنەماڵەی بازانی بۆچی وایان وت وە شەڕەکە لەگەڵ چیایە بە کورتیەکەی لەگەڵ لاهوری شەرجەنگیایە شەڕەکە بابرێن ئەگە ئەم دژە تیرۆریایە خۆشەویستە هەڵبەتە باسەکەی من ئەمانە نییە کەیفی خۆیانە ڕاستیان من قوڵتر لە مۆزوعانە بیرەکەمەوە یەکێتی و پارتی چی بە یەک ئەڵێن دوور لە ڕوویەوە چاوێن دەرەهات ئەو مشکلی خۆیانە بەڵام باسەکەی من ئەوەیە ئەم شایەتی دانەی بنەماڵەی بارزانی ئێران بە پارە ئەیکڕێ و ئێران حەقی نییە بەسەر ئەوەوە بنەماڵەی بازانی دژی چی ئەمە بەکارەهێنێت ئەم بۆ ئەمەی بۆ مۆزوع نییە بەڕاستی بۆیە ئێران دەتوانێت هەر کاتێ بێوێ سەری ئەم منهۆڵە بەرز کاتەوە و دژی پارتی حتا دژی یەکێتی بەکاری بهێنێ بۆ ئەو کورد و حیزبەکانی تر هیچ جیاوازیەکیان نییە واتە لە ڕوانگەی ئێرانەوە یەکێتی بێ یا پارتی بێ بۆی مۆزوع نییە لە ڕاستیە ئەتوانێت هەر کاتێ بێ ئەم مەلەفە بە یەکێتی بڵێ بڵێ تۆ بەشدار بووی لە کوشتنی قاسمی سلێمانیە دووبانی بە پارتی بڵێ تۆ بەشدار بووی لە قاسمی سلێمانیە زۆر ئاساییە بەلایەوە لەبەرەوە بۆ ئەو بەڕاستی مۆزوع نییە ئەوە ئەحمەقی پارتی و بنەماڵەی بازانیە یەک ئەم یاریانە ئەکا لە پێناوی بەشەوەندی خۆی لێدەن لە نێارەکەی نۆکرایەتیەکە بۆ داگیرکەرانی کوردستان باشە بۆیە بنەماڵەی بارزانی بۆ ئەوەی دەستی نارەکەی لە ناوخوا بشکێنێتەوە دەست بۆ هەرچی بێ ئابڕوویە هەرچی بێشەرەفیە ئەبات بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە نەتیجەکەی چۆن ئەبێ گەلی کورد باچەکەی بدا بەڕاستی ئەوە تا لە چەند ڕۆژی ڕابردووە ئەحمەدی ڕەزای بوردستانی کە فەرماندەی سپای قوسە پێم وایە لە ڕۆژنامەی هەمشەهری ئێرانیە بە خەتێکی گەورە نووساوە ئەڵێ ئەو هێزەی هاوکاری ئەمریکا بوون لە کوشتنی قاسمی سلێمانی هەر ئەوانە بوون چەند ساڵێک پێش ئێستا میلەت و خاکەکەی خۆیان فرۆشت دەبوو هەر ئەو کاتە بمانزانایە ئەوانەی کە خاک و میلەتی خۆیان ئەفرۆشن بە دڵنیاییەوە هاوپەیمانەکانی خۆشیان ئەفرۆشن ئەمە قسەی ئەحمەدی ڕەزای خۆشەویستە جابزانە قەستی چییە کە خاشی خۆیان ئەفرۆشن قەسی پارتی وێچێتیە لە ڕاستیە قەسی ئەوانە ئەوان ئاوا سیاسەت دەکەن باشە ئێران لە سەداسەدیش ئەگەر دڵنیا بێ کە ئەم راپۆرتە و پارتی درۆکەن و پارتی وێچێتی ئاگاداری ئەم مەسەلەیەنین تازە دەتوانێت دژی هەردووشیان بەکاری بێنێ لە مێژووی خۆیان بەڕاستی ئەوانە خۆیانە بۆ شتێکدا کە بەکاری هێنێت کەواتە ئەوەی کە پارتی کردی تەنها دژایەتیکردنی دژە تیرۆری لاهوری شێخجەنگی نەبوو بەڕاستی باشە بەڵکو ئەوە دژایەتی کۆی خەڵکی کوردستان و مەسەلەکەیەتی لە ڕاستیە لە بەرامبەر ئێرانە هەموو ئەم قسانەشی بۆچی کرد ئەم بنەماڵەی بازانی پارتیە تەنها بۆ ئەوەی سەرنجی خەڵک لەسەر ئەم پێنج چالاکەوانە لابەرێ هات ئەم راپۆرتەی لە ماڵپەڕی یاهۆی هێنا و بڵاوی کردەوە وەتوانی گەورەترین خزمەت بە ئێرانکە و دژی یەکێتی عەلە ئەساس دوجار کوردیش ئەباتە ڤازێکی تر خۆشەویستانی کە ئەمڕۆ یاسبەی دەبێت باجەکەی بدات کە ئێستا لە قسەکانمە و دۆ دەشەکان باشتر بۆ ئێوە ڕوونی بێتەوە من بە هەمووی ئەوەی بەڕێزم کە گوێتان لە ئارام مەحموویە لە شوێی دنیاە سیاسەت ئاوا هەوسا پشراوانە ئەکرێت باشە لە شوێی دنیاە حیزبێ بنەماڵەیەک ئینسانێ ئەبێ ئەوەندە ماهیەتی پوش بێ ئام شەڕە نزمانە بکا بەڕاستی باشە چۆن ئەبێ گرتن و زیندانیکردنی پێنج چالاکەوان و زیندانیکردنیان بە ناحەق و لە بەرامبەر هەڵوێست و ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان و دەوڵەتانی دەرەوە بنەماڵەی بازانی هێندە بەرەڵا بکە دەست بۆ هەموو ئاگرێ بەرێ بەبێ ئەوەی بزانێ ئایندەی بە چییە و چۆن کۆتایی پێ بەڕاستی و چۆن لەسەر گەلەکەمان و لەسەر وڵاتەکەی ئێمە ئەکەوێت لە ئایندەیە باشە ئەمەی بنەماڵەی بازانی خۆشەویستان هێندە وەحشیانە بوو هێندە ترسنۆکانە بوو بە دەرەجە یەکەم هەوڵدانێ بوو بۆ ئەوەی هەر کاتی ئێران بێوێ پەلاماری سلێمانی بدە بە عەقڵی بنەماڵەی بازانی
سەدان سەرۆک بنێ بە شارەزور و سەیسایە و سلێمانیەوە بنەماڵی بەرزانی چاپڵە لێیە زۆرشی پێخۆشە باشە ئەمە ئەم نوع لە سیاسەتکردن ئەم نوع لە تەبلیغات ئەم نوع لە قسەوباس قڵبوونەوەی جامی بڕقی ڕەشی بنەماڵی بازانی بووە دژی خەڵکی سلێمانی بە دەرەجە یەکەم اینجا دژی یەکێتی و فیڵان فیساد و ئالەم بابەتانە باشە ئیتر بنەماڵی بازانی ئەمانەی بۆ مەسەلە نییە مادەم سلێمانی ئەو ناوچەیە ئۆکەی نادە لە سیاسەتی پارتی بنەماڵی بازانی با کاول بێ ئەو بۆی کێشەی بەڕاستی بۆشی مۆزوع نییە ئەوەیە مادەم ناوچەی شەنگاڵ پارتیتیانە با تورکیا داگیری بکە با حەشتی شعبی بێ داگیری بکە باشە نەگەوەی کە وەکو ئێستا کوت خۆی خاوەنی خۆیەتی لێ خۆی بڕێەوە با بەڕاستی ئەمەی پێ ناخۆشە بەڕاستی ئەڵێ ئەگەر خۆم نەبم با کەس نەبێ وەکوەوەی کە ئیدریس بازانی وتوێتی ئەگەر شۆشمان پێ نەکرێ پێمان تێگەت دێت باشە مادەم ڕۆژئاوای کوردستان پێدەی تێدایە وابەستە نییە بە بنەماڵی بازانی و سیاسەتی ئەوانەوە با هەنە کەسەیە چییە و خائینە دروستکە بۆی وەستی ئەوێ تێک بدا با جەندەرمەی تورک بڕوا شەڕی ئەوێ بکە با داعش بڕوا کوبانەی وێران کا بەڕاستی ئەمەیە سیاسەتی پارتی بنەماڵی بازانی ئەمەیە عەقڵێتی پارتی بنەماڵی بازانی عەزیزانی من باشە نازانێ ئێران ئەتوانێت سبەینێ بڵێ نەخێر دژە تیرۆری پارتی و پاراستن هاوکاریان کردووە لە تیرۆرکردنی قاسمی سەمانیدا ئەوسا سارۆخەکانی بەرەو سەری ڕەش و هەولێرە بێت باشە یان شەڕەکانی لە مەیدان جۆ بە جۆرەکانە پیادەیەکە کە کاتی هاوبەڕاستی کەی کاتی هات ئەمە خۆی کاتەکە دیاریەکات کەواتە دەبێ کورد باجی حەماقەت و هەوسا پچڕاوی بنەماڵی بازانی بدا کە زیاتر لە نزیکەی 70 ساڵە بەڕاستی باجی ئەمەدە باشە دژایەتیکردنی خەڵکی سلێمانی چواردۆرەکەی هەوڵدان بۆ دروستکردنی کێشە بوویان لەگەڵ ئێرانە هیچ دوژمنێک چەندە وەحشیش بێ چەندە شەیتانیش بێ بەڕاستی کاری ئاوری ناوەشێتەوە جگە لە بنەماڵی بازانی کە خۆشیان بە کورد و کوردایەتی و قسە قۆڕ و قسە پوچانە بەڕاستی ئەزان ئەمە بە هەموو ئەخلاقیاتێک بە هەموو بیر و بۆچوونێک هەرچی سنووری بێشەرەفی و دژە کورد و نیشیمان هەیە بەڕاستی تێی پەڕاندووە ئەم جۆر لە کارکردنە و ئەم جۆرە عەقڵێتە خۆشەویستانی من کە بەناوی خودی کوردەوە ئەم کارە ناکەوێت باشە سەدان هەزار مرۆڤی بیمار و وەیلان و قوربەسەری کورد دوای ئەم بنەماڵە خائینە کەوتووە و دیفاعی لێ یەکەن کە ئەزان ئەمەش کرۆکەکێتی و ئەمەش بەڕاستی ماهیەتیتی باشە بابا ئێوەی پارتیەکێتی دژی یەکم کەفی خۆتانە چۆن و چی ئەو مافی پێداون کە لە شەستەکانەوە یاری بە چارەنووس و بە مقدساتی ئەم گەلاکن بەڕاستی خۆتان گیرفان پڕەکەن ماڵ و مناڵ و هەموو شتێکتان تێرن بەڕاستی بەڵام سات بە سات وەسعی کوردستان و ژیانی خەڵک خراپ و خراپترێ بێت باشە بۆیە عەزیزان قەزەی کوردی لە هەندێک مواضعە زۆر لە قەزەی فەڵەستینە چێت خۆشەویستە بە تایبەتی لە مەسەلەی ئەو کەسانەیە کە سیاسەتی تیاکەن و کە بەڕێوەیانە بن باشە قەزەی فەڵەستین دەیان ساڵە بازرگانی پێوەکرێ عەزیزانی من وەک چۆن دنیا لەگەڵ کووردا درۆکە هەموو دنیاش لەگەڵ فەڵەستین و قەزەی فەڵەستینە درۆکەن بە خودی سەرۆکەکانی خۆشیانەوە باشە بە خودی سەرۆکەکانی خۆشیان بۆ چونکە هەمویان ئەزانن کۆمەڵێ خەڵکی قاچاقچی و پیس و چەپەڵ بە قەزەی فەڵەستینەوە بازرگانیەکە وە کۆمەڵێ خەڵکی قاچاقچی بە قەزەی کوردەوە قاچاقچێتیەکە خەڵکەکەیش قبوڵیانە هەم خەڵکی فەڵەستین و هەم خەڵکی کوردستان ئیتر دنیا پشتیوانی ئەم مۆزوعان ناکا بەڕاستی کاتێک کە تۆ زانی خەڵکەکە دیفاع لە قاچاقچی و پارتیەکێتیەکە مەجبوری دیفاعی لێ بکە بەڕاستی فەڵەستینش بە هەماش باشە یاسی عەرەفاتێک بوو کە زۆربەتان بیرتان ماوە دەیان ساڵ ئەم کابرایە قاچاقچێتی کرد بەسەر قەزەی فەڵەستینەوە باشە هەر وەک چۆن مەلا مستەفا قاچاقچێتی کرد بەسەر قەزەی کوردیەوە خۆشەویستان بزانە کە چەند لێگەچن ئەمانە عەزیزانی من باشە بەڕێیەکە کاتێکە یاسی عەرەفا ئەمرێ 8 ملیار دۆلار لە دوای بەجێ ئەمێنێ ئەگەر هەڵم کرد بێت لە هەشتەکەیە بەڵام لەسەر و 5 ملیار و 6 ملیار و 7 ملیارەوەی خۆشەویستان باشە کە لە دوای بەجێ ئەمێنێ یاسی عەرەفات ژنەکەشی لە فەڕەنسا خواردی خۆشەویستان لە کاتێکە یاسی عەرەفا ئەدوو سوالکەرە ڕێک ئەدوو سوالکەرە کە ئاهاتوو ئەچوو خەریکی پارەکۆکردنەوە قاچاقچێتی بوو بەسەر قەزەی فەڵەستینەوە خۆشەویستان باشە مەلا مستەفاش وەکو یاسی عەرەفا ئەم پارەکەی کەمترە کە وەختێک ئاش بەتاڵەکە ئەمرێ 100 ملیۆن دۆلار بۆ مناڵەکانی خۆی بەجێ ئەهێڵێ قەزەی کوردیش لەو ناوەیە وێرانە بێ بەڕاستی باشە ئێوە وەرن سەری حەماس و دەوروبەرەکانی کەن بزانن ژیانیان چۆنە هێنی خۆیان
بزانە ئەمانە چ خێرێکیان بۆ گەلی فەڵەستین هەبووە هیچ گەلی فەڵەستین و خاکەکەی وێرانترە بەڵام کۆمەڵی خەڵک بەسەروە بازرگانیەکە لە ڕاستیە قاچاقچێتیەکە عەزیزان و خۆشەویستانی من حماسەکان و ڕابەرەکانی فەڵەستین وەکو ڕابەرەکانی پارتی وێچێتی و بنەماڵی بازرگانی ئەوانە کۆمەڵێک قاچاقچین بەسەر قەزیەکانەوە ئەژین و گیرفانی خۆیان پڕەکەن حەزش ناکەن حەد بێ مۆزوعانە خۆشەویستان چونکە حەدبوونی قەزی فەڵەستین بە قازانجی ئەوان نییە حەدبوونی قەزی کوردی بە قازانجی ئەوان نییە هەر ئەمە بە قازانجی ئەوانە کە جیل بە جیل و بنەماڵە بە بنەماڵە بۆ کوڕ لەسەری بلەوەڕێن و لەسەری بژین باشە بەناوی دژە سەهۆنیەت و دژی ئیسرائیل و دژە جوولەکەوە بەناوی کافر و موسڵمانەوە بەناوی داماوی و قوربەسەری گەلی فەڵەستینەوە بەناوی داگیرکاریەوە بەناوی قودس و مزگەوتی ئاقساوە باوەشێن و گەشانەوەی پشکۆی قەومچێتی و دینچێتی ئەکەن و لەسەری ئەژین عەزیزان گەلی ئیسرائیل و فەڵەستین باجەکەی ئەدا و دەیان ساڵە ئەمانە خوێنیان لەبەر ئەڕوات باشە کوردەکانش هەر بە هەمان شکڵ دەیان ساڵە گەلی کورد خوێنی لەبەر ئەڕوا بۆ کۆمەڵە قاچاقچی نابوت و هەرچی و پەرچی کە خەریکی گیرفانپڕکردن بە قەزەی کوردیەوە بەڕاستی باشە ئەمانە واقعن ئەوە دوو هەفتەیە شەڕەکان گەرم بووە هەمووتان ئاگاتان لێیە لە بینی حەماس و لە بینی ئیسرائیلە کوا ئەوەی کە دەیان ساڵە پێیان ئەوت کێشەی عەرەب ئیسرائیل زەحمە نەبێ کەی عەرەب کێشەی لەگەڵ ئیسرائیلە هەبووە خۆشەویستانی من بە ویژدانم سەرکردەی عەرەب نییە بە جۆرە جۆرەکان پیاوی ئیسرائیل نەبێ نۆکەری ئیسرائیل نەبێ هەموویان کچیان گرێدراوە بە دەستگاکانی ئیسرائیلەوە ئەوەی کە پێیەڵەن ڕابەر و ئەم حیزب و ئەو حیزب و ئەم حکومەت و ئەو حکومەت باشە چیەکەنێوە کار باش ئەردۆغان خۆی یەکەمین پیاوی ئیسرائیلە خۆشەویستان بیتان چۆتەوە ئاپۆ لە بیقاع دانیشت بوو چۆن هەر ئیسرائیل دەری پەڕاند بۆ تورکیا و نادی بۆ یۆنان و ئیتالیا لێو نادی بۆ نایرۆبی فراندیان و تەسلیمی تورکیایان کردەوە لە ئیمرالی تەقانیانەوە 22 ساڵشێکی وایە لەوێ ئەوە دایاننەوە چی ئەمەی کرد مەگەر ئەوان نەبوون مەگەر ئەمریکا نەبوو مەگەر ئیسرائیل نەبوو مەگەر ئەمانە ئاپۆیان نەفران ئەومان ئەو ڕاستی ئەزانین ئەومان ئەزانین دوو دانە هەفتەیە ئاگربانانە یەک دەوڵەتی عەرەب هەڵوێستێکی نەبووە بەرامبەر بە قەزیەکە هەڵوێستێکی هەبێ چییە خۆشەویستان بەیاننامێ دەرەکە جا چییە بەیاننامێ دەرەکات و تەواو کۆتایی بێت باشە بۆ پرسیارەکە ئەوەیە بۆشی هەڵوێستەکان یان نین یان داواز چونکە هەمویان ئەزانن ئەمەی ئێستا حەماس ئەیکا خودی حەماس و خودی گەلی فەڵەستین خۆشی نییە بەڵکو خودی ئێرانە لە ڕاستیە واتە حەماس بە وەکالەت ئەم شەڕەکە لە ڕاستیە باشە حەماس ئەم هەموو ساڵۆخەی لەکوێ هێناوە حیزبوڵای لوبنانی لەکوێ هێناوە بەڕاستی خۆ یاریەکە ڕوونە خۆشەویستان یاریەکە ڕوونە هەموو دنیای عەرەبی و هەموو ئەمریکا ئەوروپا هەمانە هەموو ڕاستیانە باشە زانین باشە بۆیە هەر هەمویان لەگەڵ گەلی فەڵەستینە بەڕاستی درۆکەن بەسەر سەرکردە عەرەبەکانەوە ئەوانشی بەوانشی کە لە فەڵەستین ئەخوان بەڕابەر و حەماس و چۆچۆکیانە بابەتان نەزانن بڕۆ بزانە کە خۆیان و ماڵ و مناڵ و ژیان چۆنەژین و خەڵکی فەڵەستین چۆنەژین بڕۆ سەیری سەرانی پارتی وێچێتی کە چۆنەژین خەڵکی کوردستان چۆنەژین ڕێک لە یەکەچین هەر دوولاکیان قاچاقچین بەمانەی کردنەوە ڕاستی باشە ڕێک بۆ قەزی کوردیە بەسەر بەدەستی پارتی وێچێتیەوە عەزیزانی باشە بڕۆسەری سەرکردەکانی فەڵەستین کە بە دێژایی مێژوو بزانە کە چۆن ژیاون خۆیان و بۆ کوڕ و کچیان و ژنیان و ژیانیان چۆنە خەڵکی فەڵەستین چۆنە بڕۆسەری سەرکردەکانی یەکێتی و پارتیش کە لە شاخیشە چۆن بوون باشە و ئێستاش چۆن شاهانە ئەژین هیچیش بۆ قەزەی کوردی نەکراوە باشە هەموو ئینسانێک ئەگەر بەڕاستی عەقڵی هەبێ عەقڵ تۆزی عەقڵی هەبێ ئەبێ لەوە تێبگا هەر نەتەوەیەکی بندەست چاوەڕوانی دەوڵەتێکی ترکە وەک ئەمریکا و ئیسرائیل و چۆچۆ ئەوانە بۆ ڕزگاری جگە لە گەلێکی گەمژە جگە لە گەلێک کە بەڕاستی شایستەی مێژوو نییە و شایستەی ژیان و ڕزگاری نییە هیچی تر نییە بەڕاستی لە منی وەرگن ئەو قسە باشە کەسی ئیسلامیەکانی لای ئێمە بوونەتە پاڵەوانی فەیسبوک و سۆشیال میدیا خۆشەویستە دکتۆر عەبدولواحید هەیە ئەڵێ من خەفەتم هەیە چۆن نان بخۆم چۆن نازانم چی بکەم من خەفەتم هەیە چۆن نانم پێخورێ گەلی فەڵەستین و برایانی موسڵمانی ئێمە ئاوایان بەسەریت ئەمە دکتۆر عەبدولواحید ئەڵێ ئەمە لە سێمانیە باوکم بە ئیلاهی درۆکیت باشە
بە ناموسم نانی باش ئەخۆی سێکسی خۆ دەکەی خەریکی ژیانی خۆتی هەموو شتێک ئەەکەی قودس و مزگەوتی ئەقسا بێنە کەرکووک ناچی خۆ نای بکوشت سوێن بەخوا ناچی خۆ نای بکوشت درۆکەیت بەخوا درۆکەیت باشە بەلا عەبدولەتیفی سەلەفی سێژنی نازداری داناوە خۆشەویستان لە ماڵەوە شانە وەکو حەرەمسەرا بەسەریانە ئەگەڕێ سەرخاڵی سێکس و ڕابواردنی خۆیەتی پۆشتە و پەرداخ لە ژیانی ئیش ناکات لە ژیانی ئارەق ناکاتەوە هەتا ئێستا کەس پێی نەوتۆ خوا قوتێ بە چونکە ئیش ناکە هیچ شتێک ناکە بەڕاستی دوکانێکی بە ناوی دینەوە داناوە تەلەڤیزیۆن ڕادیۆ بەس مەکتەبەیەک کە من بینیمە لە تەلەڤیزیۆنە بەقی هەموو ئەم ڕیزە شوقەیە بە خۆشەویستان بەقی ئەم ڕیزە شوقەیە بە کەمنیتیە هەزاران کەس لە دوایەوە نوێژەکەی ئەمە لە عەبدولەتی سەلەفیە یەک کەس لەمانە عەقلی نایبڕێ بڵێ ئەرێ کابرا ئەگە تۆ بەکرێ ژیراونیت ئەم هەموو سامان لە چۆ هێناوە زەحمەت نەبێ تۆ بچی ئەم دەردوکاندانەوە چێ پارە دەیاتێ بۆتە بارێ خەزنە و دۆزیوەتەوە کەس قسە ناکە هەمووی لە پەنایە نوێژەکە هەر لە خۆیەوە تەواو کلۆکەی میدەتێ کاکی ئێمە هەمانە باشە کەسی ئێستا یەک باسی قەزەی فەڵەستینەکە لێرەیشەوە بەم مەلالەتی سەلەفی ئەڵێم بەو قورئانەی خۆی خوێنیتەوە درۆ ئەکەی لەگەڵ خەڵکە لەگەڵ ئیسلامە بۆ پارە و ڕابواردنی خۆتە هەمویان بەکارەهێنیت درۆ ئەکەیت بە وەڵڵا قودس و مزگەوتی ئەقسا بێنە کەرکووک ناشی خۆ بەکوژ نایت باشە هەموو قسەکانە بۆ گەمژاندنی خەڵکی داماوە قوڕ بەسەر و نەخوێنوار و گەمژەیە ئەو قسە قورئاناکەی ئەگەنا یەکشی تر نیە ڕاستی درۆک باشە شتەکە بە شانسە ئەوەی لەتیفی سەلەفی بەرامبەر بەو جوانەیە کردی کە ئێستا ژنێتی ئەو کاتەی کە ژنەکە قوتابی بوو لەلایە ئەی خوێند باشە مێردی هەبوو ئەم لەگەڵی ڕایە بووە ژێر بەژێر دوایی خەڵەتانی بردی بۆ خۆی والله ئەم ئارام ئەحمەدی کردایە هەرو ئیسلامانەیە کە لە دوای نوێژەکەن حیا و حورمەتیان پێوە نەهێشتم 2000 جوێن و سوکاتیان پێکردم بەڕاستی باشە بەڵام لە پشتی ئەوە نوێژەکە کە نوێژەکەشی دروست نییە ڕاستی بەخوا قەسەم مەلا عەلی مەلا سەلاح الدین بەهادین مەلا هەڵۆکە هەر هەمویان ئیسلامی ساختن هەر هەمویان قاچاقچین هەمووی لەسەر دین ئەژی هەمووی لەسەر دین پارە پەیاکە والله نەخەمی کوردیانە نەخەمی قەزیە فڵەستینیانە خەمی هیچ شتێکیان نییە هەر هەمووی خوا پێیاوە هەر یەکێ بەناوی دینەوە یەکێ بەناوی کافرەوە یەکێ بەناوی مارکسیستەوە یەکێ بەناوی کوردایەتەکەی مەسعودەوە هەر هەمووی خەریکی فانفورکردنەوە بۆ خۆی خۆیەژی تەواو هەمووی قسەی قۆڕە بۆیە برینەکان 100 ساڵە هەر لە جێگەی خۆیەتی برینەکان هیچ کە لە چارەسەر ناکرێن هیچ کاتێ ساڕێژ ناکرێن ئەم برینانە ئەم قەزیانە هیچی حەل نابێت لە ڕاستیە بۆ چونکە هەمووی بۆ بازرگانیکردنە درۆکەن ڕاستی هیچ کەسێ مەشغڵەی ڕزگاری و ئازادی و مافەکانی خەڵک و بەدەستهێنانی ئەم بابەتانە نییە بەڕاستی باشە و هیچیشیان خەمی خەڵکی فەڵەستینیان نییە خەمی ئەمانیان نییە بەڕاستی باشە ئەوە تاوەکوتم ئەردۆغان خۆی پیاوی ئیسرائیلە باشە دەی ئەگەر ئەردۆغان مەردە باشە با بە عەمەلی پشتیوانی بکە لەگەلی فەڵەستین باشە با دنیای عەرەبی پشتیوانی بکە هەمووی نایکەن درۆکەن ئەینان بەچی پیاکەن خۆشەویستان وەرە بەیانی کورد ببێ بە خاوەنی کیانی خۆی بنەماڵەی بەزان چۆن نان پیاکە خۆشەویستان چۆن بژی بنەماڵەی باسانی بنەماڵەی تاڵەبانی چۆن بژی لەگەڵ قەزەی کوردی حەل بێ ئەم هەموو مناڵەوەتکەی چۆن بژی کە ئێستا هەمی بووە بە ملیۆنێر چۆن کوڕەکانی کاکەنەوە بن بە خاوەنی 2 ملیارد دۆلار بە پارەی دزی و تاڵانی بەڕاستی جا عەزیزان لە هەمووشی سێتە تۆ سەیریکەن هەندێک لەوانەی کە ئەلەساس دژی دین و دژی ئیسلام و ئالەم بابەتانن و کوردایەت لەگەڵ مەسەلەی کورد و ئالەم کوردایەتی و ئالەم بابەتان ئەڵێن چی ئەڵێن کاکە گەلی فەڵەستین و عەرەب چیان بۆ کورد کردووە ئێمە هەڵە جەمان کیمیاباران کرا ئێمە ئەنفال کراین 5000 گوندمان کاول و وێران بوو ئێمە کاتەی شەنگەڵمان بەسەرا هات ئێمە کوبانە و نازانم چێ ئەمانە هەمووی وێران کرا وامان بەسەرا هات بەڵام گەلی فەڵەستین و عەرەب و ئەمانە هیچ هینێکیان نەبوو هەڵوێستێکیان نەبوو باشە ئیتی ئێمە بۆچی هەڵوێستمان هەبێت بۆچی پشتیوانیان بکەین چ گاڵتە جاڕیەکە خۆشەویستە من کە ئەو شتانە بیم لە ناو خەڵکا بڵایەکەم لە سوشیال میدیایە بەدەست خۆم لە خۆ پێکەنیم مێ ئاخت خۆ تۆ چی هەڵوێستی هەبێیان نەبێ کوردە بۆرە تۆ چی زعمە نەبێ بەس پێم بڵە بزانم تۆ چی تۆ ئەگەر لەبەر خاتی ئەوە هەڵوێستی نییە کە گوایە عەرەب و فەڵەستین دژی هەڵوێستیان نەبوو لە بەرامبەر ئێمە ئەنفال کراوین فڵان فیسان نەکراوین بە قوربانێ بم کورد ئەڵێ کەچەڵ ئەگەر تیمارکرد بێ تیماری سەری خۆیەکات باشە تۆ چارێ بڕۆ کوردە بۆرە سەرە کەچەڵەکەی خۆتی مارکە تۆ دەرپێکەوە لە ئەرزی مێژووە داکەندووە تۆ قنێ ڕوود بۆ دوو لەڕی جەماعەت هەی گوناح هەی پڕپۆڵە خۆر هەی دامەوە بەڕاستی
باشە تۆ خاکی بە تورەکە بێژراوە تۆ خۆت ئەلێسیتەوە تۆ بایعی خۆی ئێسش ئەوە سەدەی چەندەیە کاکە ساڵی 2021 تۆ بایعی خۆی بایعی نیسک و نۆک و نازانم ئەمان ناخۆیت باشە شەو ڕۆژ تۆ قوڕە پێوی بۆ موچە لێ بڕاوەکە باشە ئاخر تۆ چی تا هەڵوێسە هەبێ یان نەبێ بۆ گەلی فەڵەستین و گەلی چی و ئیسرائیل و ئەلم بابەتانم سەرکی سیری قشکی پیازی تۆ چی بەڕاستی بەس پێم بڵێن تۆ چی باشە ئەوە بڵێن گەلی فەڵەستین هەمووی دیفاعی لە قەزی کوردیە کرد باشە هەڵوێسە سەر هەمووی هەبووە تۆ چیەکەی فشەکەر چی ئەەکەی تۆ بەڕاستی تۆ چی ئێمە چین لە ڕاستیە تۆ شەو تا بەیانی ئەگریت کاگەرم بخۆ موچە نایە پێغەمبەر ببری بۆ موچە باشە تۆ دانیشی وڵا بایعیەکەم نازان شوێن بەتەنە میلەتێ بایعی بخواوە هەر میلەت نییە بەخوا هەر میلەت نییە باش بیجان میلەتێک بایعی بخوات تێوە میلەت نییە کاکە ئێمە فێری سوال بووین سوال دەسرەی سوالی لە ڕاستیە 1 ملیۆن ئیرۆی هەیە سواڵەکە خۆشەویستە بڕواتانە عەقڵ سوالکەرانەیە زۆر سێ خواوەشین قسە لەگەڵ چی سەرانێکێتی ئەوە ناکەم بەزێم پێیانێتەوە حەزەکەم تۆزێ پاریان بێنێ هەمی ئەکڕوزێتەوە هەمی سواڵەکە تۆ عەقڵیان سوالکەرانێ خۆ بۆ نیە پاریان هەیە و ملیۆنێن بەڕاستی عەقڵیان سوالکەرانێ باشە ئەوە گریمان عەرەب و فەڵەستین و تورک و دار و بەرد و ئەمانە هەڵوێسیان نەبووە باشە ئێمە خۆمان چینەوە کورد ئێمە خۆمان چین بە دێژایی مێژوو تۆ بەس خەریکی یەکتر کوشتنیت باشە پارتیوێکێتیت هەیە بس بە بس خاکەکەت ئەفرۆشێت بس بە بس ئابڕوت ئەفرۆشێت بس بە بس سامانەکەی ئەدزێت تۆ خڵوێسە چی بۆ بەرامبەر بەمانە بەڕاستی تۆ بۆ تیکەی نان دویان کەوتوی بۆ تۆزە پڕپۆڵە دویان کەوتی پڕپۆڵە تریتی نان و ئەوەیەکی ئەدا بەدەمی مریشکەوە ڕاستی باشە بنەماڵی بازانێک و گەورەترین جاژمیست بە جاشی میتی تورکیا لە 18 جێگا لەشکری جەندەلمەی داناوە تۆ هەر دەڵێ بشی بنەماڵی بازانێ ئیتر عەرەب و دنیا چی لێ بکە چی بووەکە عەرەب و دنیا بەڕاستی چی بووەکە بەڕاستی تۆ خۆ چەقۆ لە خۆوە دێ تۆ خۆ سامانەکەی خۆ ئەدزی تۆ خۆت خاکەکەی خۆ ئەفرۆشی و هەڕاجی ئەەکەی تۆ هەر ڕۆژە نۆکەی داژی کەرێکی کوردستانی ڕۆژێ جاشی ئێرانی ڕۆژێ جاشی تورکیایی بەیانەکەی ئەبی تۆ بە جاشی ئەملا ئەولا ئەمەی تۆ باشە تۆ چاوەڕانی چیەکەی لە دنیا لە نەباتە کە خۆت ئەمە ماهیەکەت باشە کە تۆ خۆت ئاوای بۆرامبەر بە خۆت چاوەڕانی چیەکەی کە نەتەوەکانی کە و نازانە حکوومەتەکانی کە هەڵوێستیان بەرامبەر بە جەنابە هەبێ باشە لە بەرامبەر ئەمەیە ئەی ئەمریکا ئەی ئیسرائیل ئەی ئەوروپا چیان بۆ ئێمە کردووە تا عەرەبەکان و فەڵەستینیەکان و ئەمانە نەیان کردووە زەحمە نەبێ چیان بۆ ئێمە کردووە بۆ ئێمەی گەلی کورد ئازادیان کردین ڕزگاریان کردین هاتوون ئەونەی کە وێرانمانەکەن نەوتەکەمان ئەدزن خازەکەمان ئەدزن بۆ ئەوە هاتوون ئەی کە ئێمە ئەنفال کراین کە هەڵەبجە کیمیاباران کرا کە 5,000 گوست سووتێنرا بۆ ئەو کاتە ئەمریکا و ئیسرائیل نەبوون ئەوانە دەسەڵاتیان نەبوو ئەی چیان بۆ ئێمە کرد مەگەر هەر هەمویان پشتیوانی سەداحسینیان نەیەکرد نەیان ئەو ئێمە قسە ناکەین لەبەرەوەی ئێمە پشتیوانی لە حیزبی بەعس و سەدامەکەین لە بەرامبەر ئێرانە تەنانەت نەیان ئەهێشت لەو سەردەمانەیە لە سەردەمی هەڵەبجەیە لە سەردەمی ئەنفالە نەیان ئەهێشت لە ڕۆژنامەیەکی ئەوروپیا لە سوچێکە باسی ئەو هەموو کەسەتە بکرێ خۆشەویستان کە بەسەر ئێمەیە بەڕاستی دڵتان بەچی خۆشە سەرەتا ئەبێ خۆت بی گلەی لە کەس مەکە نە گلەی لە عەرەبکە نە لە فارسیکە نە لە تورکی بکە نە لە ئەمریکا و ئیسرائیل و چوکی بکە ئەبێ خۆت بی کە خۆت وێرانی کە خۆت بیماری کە خۆت نیت کە خۆت دزە گەورەکەی کە خۆت خائینەکەی کە خۆت نیشمان فرۆشەکەی گلەی لە کەس مەکە چاوەڕوانی کەس مەکە بەڕاستی بابە تۆ سەرەتا ئەبێ خۆت بیت کە خۆت نەبی چاوەڕوانی عەرەب و فارس و تورک و ئەمریکا و ئیسرائیل و چی ئەمانە مەکە باشە تۆ خۆت بە خۆت خائینی تۆ بە نیشتیمانی خۆت خائینی تۆ هەر دەڵغێ لە ئەم معیدەیەتە هەی بایعی خۆر باشە ئەمەنە بایعی خواردووە وەحدەتیان نەماوە باشە گلەی چیەکەن لە دنیا ئێوە بەڕاستی گلەی چیەکەن ئێوە کاک خۆ بەداغەتان لای بایعی خواردنەکە و ناوگەڵتانە خۆشیکی تر نازانن لەڕاستی لەم دنیاە هەرچی مەسئولی یەکێتی و پارتیەیەن بۆ ئەوروپا بەس ئیشیان چییە مەشروب خواردنەوە و ئافرەت یەکشتیکە نازانن خۆشەویستە یەکشتیکە نازانن باشە
1 ملیۆن کوردی باشوور و ئەمانە لەم ئەوروپایە یەک فوتباڵیستیان نییە کە فوتباڵی لە منداڵەکانیشیان خۆشەویستن لە مناڵەکانیشیان نییە یەک نووسەرێنتیان نییە یەک شاعیرێنتیان نییە یەک موزیکژنیانتیان کە ناودەنگی هەبێ یەک کەسێک لە بچێتە ئاسێکی بەس لە مەسەلەی فوتباڵ و ئەم بابەتانە هونەرمەندێک شانۆسازێک یەک کەسێکیان نییە کورد هەر نابێژێ بە حیاتی نابێژێ باسی زانست ناکەم کەیتەوە هەر بیری لێ ناکەینەوە ڕاستی حتا لە شتی ئاساییە هیچ نیم بەڕاستی باشە هەر ئەخۆن لێرە لەم ئەوروپایە هەمووی خەریکی برنج و فاسۆلیا فرۆشن نەخۆشەویستان هەموو یەکی دوکانێکی داناوە یای پۆڵەنی یای ئەوانەی تر یا گۆشتە فرۆشێ یا فاسۆلیا فرۆشێ یان نازانم میسکونۆگە فرۆشێ یا پسکیت و ئەلم بابەتانەیە فرۆشێ لا هەمووی ئەمەیە جگەرە و جبس و ئەلم بابەتانە هەمووی خەریکی ئەم شتە قۆڕانی ڕاستیە هیچ شتێکی تریتیانی ڕاستیە لە ئیشەکەیشدا بەس خەریکی ئەمە حەزیان نەخوارد تۆ هەی دیفاع لە بنەماڵەی بازانی و یەکێتی و گۆڕانەکەی هەی قوڕ بەو سەرە باشە دیفاع لە شاسوارەکەی هەی قوڕ بەو سەر و داماوە هەی قوڕ بەسەر هەی نەکبەت کە دڵنیای هەموو ئەمانە دوکانی سیاسین هەموو ئەمانە قاچاقچین هەموو ئەمانە کۆمەڵی ئەسپێخۆرن کۆمەڵە چڵکنن تەنها و تەنها گیرفانی خۆیان فولەکەن بە بەرچاوتەوە خۆشی ئاوا ئەیبینی بەڵام بیر دەچێتەوە خێرا باشە بەنانە وشکەیە ئەیژەنی ئیتر گلەیە چیەکەی لە خەڵکی دەرەوە و خەڵکی وڵاتانی ئالم بابەتانە هەی بایە خۆر بۆیە ڕاستیەکەی ئەوەیە ئەو شەڕە شەڕی ئێمە نییە باشە من وەک مرۆڤێک بەداخەوەم کە ژن و مناڵە کوژێن چونکە لەو کاتەوە بینم کردوێتەوە پێم وایە ئەوەی ژن کوژێ ئەوەی مناڵ کوژێ پیاو نییە مەرد نییە ئینسان نییە بەڕاستی لە شەڕەکانە لە مەسەلەی کۆمەڵایەتیە هەر کەسێ ژن و مناڵ کوژێ نە ئینسانە نە پیاوە نە مەردە بەڕاستی باشە ئەوە بەڵام بەڕاستی ئێمە هیچمان پێ ناکرێت ندفاع لإسرائيل ندفاع لقلي فلسطين براسي إيه هيجني براسي فيهم بايعي خولي فلافل خولي خوش يست باشا نو والله تحداكم بهشي إسلامي هيدا كردستاني باشا ولا كوبيتو باشا هزارك البنية نبو فلسطين بروح الشرق عندي مزالم أتشن دب أخوانا أتشن مقر كوبالي خلشي قمجو داما وها لا سيقلي بيو قربة سهل أخو أخوا كريكا تيجي أجينا أواني تريشي إخواننا إخوان شون عندك كشكاك خواه نانكوش لا شاخي شاكو ما خلق الزوبون هالبابون جرى طلباني شن صار بشاخه وابوه شن كزيلك بوه يكفي بلاي يوزينك له بحياتي في شيء نشوف جرى طلبانيه نو شو صفا شن كزيلك بوه لا ديان شراب بجداري كدو على اساس يكفي بلاي نرشتوه ديان كس لقى شيء كرا يكفي بلاي اخوان نرشتوه شو كزيلك نبو حالي اخوان تيجي ما لهم صفا ببرنامج يقارنوا بسوالي كلك ويسلك واسبيك وبوش اخو داخو لها منتمنيه يكفي بلاي نرشتوه او مسؤول بازانيه في شك بلاي ويزينك كدو او نزول زي ما لا بختيارك الله بيشدوك كوتلو ماتوا برام لها منتمنيه يقول لبلاي نرشتوه او ما لا بختيار خوش يا شيخ جعفر يا محمود سنياوي يعني فلان في هذا من دراسي خوش يسا هموشي علي قارماني دان شرمان كدوه اي بو هم كره فقير كوجايه وكستان قوليتان بنكوتوا بو مام رسم لبروي كره فقير بو شجع بين عربي اي شيخ جعفر زلطه ببرينا النبي لا شاك شيخ افد بيدروكي براس دروكي اي مسعود تو برينا النبي بحياته بو شي برينا نكراون كانوا شو تو برينا نكراوي بلام دهان جنش لقطا كوجاو او بو باش اي بو خدام برينا النبي بو انا كده شيء قول لي وين بريوا صدفه كردو اشو بلا زوب ونزانو تانا كشون بس كل فقيتان بكوش داو دايك بقولي تشني بمحل بيدوس كده كوري انا بوش شاخ ابو بابيز ما ايوه انا بكشت جناكيش جوان بويا عشان سكسان نقلاك لا شاخشه ايوه هل اوكي متى كتان براسي باشا بلا مو كوتم ايه ملم قزانيه براسيش ما بين اكيد با اسلام كوبن وزام اتوان برا خوش ويسان با ملا لطيف سلفي با هلو كيتر با ام عبد الواحد عبد النازمي يكشي علي با ما مص علي بابي ملا صلاح الدين بهاتي با ام نهر درويشه والله او نهر يشوانه يقى بس اخواته خوش ويسان باشا يقى بس اخواته او نهر يكم افرد بازا بابا ميزان كشي بصدان كس هلوا كذا برامبريا باشا بو خوي دا بروسي سياره ومالو جيانا كي كشون لخوداني شكر باشا همي على خلق خلطين او انا بو خوان عاقل بلان بو تاريخ بوجدان براسي انا خلق احمق بو لبناي خوان براسي
کەواتە ئیتیان قسەزانە چیە لە سوۆسیال میدیاوە ئەیکەن بە قازانجی گوایە ئێوە خەمخۆری خەڵکی فەڵەستین و لەو لای شەوە مەجموعەیە خەڵک گوایە هین گوایە ئەوە ناویچیە هین دڵسۆزی خەڵکی ئیسرائیل و هیچێکەڵێ وەخوا من دیفاع لە ئیسرائیل ناکەم وەخوا من دیفاع لە گەلی فەڵەستین هەر بە قسەکردن جا قسە چیەکە خۆ ناچێت دیفاعەوە قوربانی بەخوا بە قسە بۆیە هەرە بۆی ئارام ئەحمەدی پادی بڕوخانەیە کاکە 25 ساڵە بن هاوارێک و بە قسە نایبێ بە قوربانتان بەس چیەکەی تۆ ئەبێ ئێوە هەڵوێستان ئەبێ هەڵوێست جارێ تۆ وەرە ماڵەکەی خۆت ئەگەر ڕاستەکەی ڕێخە هەر کاتێک تۆ وەکو کورد ماڵەکەی خۆت ڕێخست ئەڵێ وەڵا ئافەرم بەڕاستی ڕاوە تۆ ئەمەشی پێ ناکەی لە ڕاستیە تۆ ناتوانانی ماڵەکەی خۆ ڕێخەی تۆ 30 دانە ساڵە 3 شارێ بەدەسەوەیە کردە بە دوو بەشەوە کاکیشین بە دوو لێتەوە لەم ڕۆژانەیە کابراەک نامی بۆ نردوم ئەڵێ کاگارام من مهندیسم خەڵکی کوردی ڕۆژهەڵاتم ئیقامەم هەیە لە سلێمانیم دەدەیان بینایە بەشداریم کردووە خزمەتم کردووە ویسمە بۆ جەژن بڕۆم بۆ هەولێ لە دێگەڵی گەڕامیان تۆ توانە ئیقامەکەی سلێمانی لێرە ناخۆ ئیقامەکە هیچ سلێمانیە لێرە ناخۆ خۆی و ژنوونەڵەکەی گەڕا بوو بۆ سلێمانی کاکە نامەکەیم لێرا ماوە خۆشەویستە باشە وەرە تۆ ئیقامەکە هیچ سلێمانیە ناخوا باشە کاکە ئەمە تۆ وڵاتەکەتە ئەمە حیزبەکەتە ئەمە دەسەڵات و حکومەتەکەتە ئەمە مەسوولە پیا و کوژەکەتە ئەیتر گلەی لە چیەکەنیەوە خۆشەویستانی ها گلەی لە چیەکەن ها لە ماوەی 30 ساڵە ئەگەر ئەم پارتی و بنەماڵی بازانی و یەکێتیە ئەمەنە ئەخلاقی سیاسیان هەبوایە ئەمەندە ئەخلاقی نەتەوەی و نیشتیمانیان هەبوایە دەبوایە ئەم سێ شارەیان بە یەک گرتوانە بەڕێوە ببردایە یەک حکوومەت یەک لەشکر یەک دادگای سەربەخۆ یەک یاسا یەک سیستەمی ئەقلانی باشە یەک دەستور بۆ ئەوەی هەمومان شانازیمان پێوەکردنایە بمانوتە ئۆخەی بە ئەزڕۆی یەکێتی و پارتی هاتن حکوومەتیان بۆ دروستکردین لەژێر سایە بۆ خۆمان ئەژین کوا ها کوا زەحمەت نەبێت ناکرد بۆ دەبێت ئەمە قاچاقچین وەکو ئەوانەی فەڵەستین وەکو ئەوانەی حەماس ئەوانە هەموو قاچاقچین خۆشەویستن والله ئەو ڕابەرانەی فەڵەستین خۆشەویستن لە حەماسەوە بیگرە بۆ حیزبەکانی کە هەمووی خۆشین ژیانیان هەیە واگە دەریتن خۆشین ژیانیان هەیە هەمووی سێ چوار ژنیان هەیە سێ چوار مەعشوقیان ژێبەجێ هەیە پارە کۆکەنەوە خۆیان دەوڵەمەندەکەن وەکو یاسی عەرەفات باشە کە قسەیەک هەمووی بوو بە لیک دەموچای یاسی عەرەفات باشە 10 ساڵ بەسەر گەلی فەڵەستین و قاچاقچێتی کرد باشە جوانترین کشی لە فەڕەنساوە هێنابوو بۆ ڕابواردنی خۆی باشە کاکە بەشێتێکیش بخسێتە ئەم بەحری داناخەوە ماسیتیانێ ئەوەی چڵکی پێ بوودا 24 ساعت باشە بەڵام ئاواش ئەژین بۆ خۆیان لەبەرەوە بەس خەتای خەڵکەکەیشە ئەگەر تۆ دوای بنەماڵەی بازانی نەکەوی و دوای یەکێتی نەکەوی دوای عومەرە گۆچان نەکەوی و ئەگەر تۆ دوای حەمە لاپتۆپ نەکەوی حەمە خەیارخۆر کاکە تو خوا میلەت خەڵک جوێن ببنێ ئەڵێ کاگەرم داکو خوشکی وا تۆ چۆن باسی کاکە حەمەکەی کاکە حەمە سەرۆکە دەوەرە اینجا شێخی بمێنێ کاکەش دەوەرە شێخ نەهرۆ بمێنێ کاکە حەمە سەرۆکە سەرۆکی کوێیە هی گوڵەخانە سەری بڕە بەشی یەک گەڕە گۆشتی پێوەیە تۆ بەتەمای ئەمە ڕزگارێکە من دەیان جاوتم خۆشەویستان جارێکیش وتم وەرە ئێستا من ئەچم تێزێکی مێژوو ئەچم ئەمێ دکتۆرای وەرگرم لە زانکۆیە لە فەڕەنسا لە پاریس ئەڵێم کاکیجان ئەچم دراسەیەکەم ببوورن دراسەیەکەکەم لە زانکۆیەکە لە پاریس با لەسەر مێژووی کورد دەکەم باشە وەکو کەسێک وەکو تێزێکی مێژووی بۆن منە ئەی خەمەڕ بۆ کۆمەڵی قوتابی مێژووی کورد ئاوا بۆ پاخاکە ئاوا دابەشکراوی مەسەر مەلا مستەفا ئەڵێ مەلام سەفا شۆڕشی کردو ئەوە بوو قوتابیەک هەڵەسێ ئەڵێ ئەرێزە زەحمەت نەبێت بەڕێز کاگەرم مەلام سەفای خوێنەواری هەبووە هەروان پێڵێ منیش ئەڵێم نەوەوە خوێنەواری نەبوو ئەڵێ کتێبی هەبووە نەوەڵا کتێبیشی نەبووە ئەی وتاریشتێەوە نەوەڵا وتاریشی نەبووە ئەی قسەکردن و شت و ئەمانەوەڵا قسەکردن و شیشی نەبووە توای خەڵک نارە وەڵای ڕۆڵە تۆ ئەحمەقی خەڵک نارە وەڵا گەلەکەی تۆ ئەحمەقا بۆیە دوای مەلام سەفاکە چۆن نەبێت تۆ سەرۆکی شۆڕش و ڕزگاری بەڵام لە خوێنەوار بێ ئەی هاوار قورب بە و سەرە ئارام ئەحمەد چۆن شیوا بێ کاکە چۆن شیوا بێ خۆشەویستان چۆن شیوا بێ یاسم ئەبکەن دەرەوە لە هۆڵەکەیە ئەڵێ تۆ باسی چیمان لۆکی کاکە میلەتی ئەوەندە نەخوێنەوار بێ ئەمەندە ناحاڵی بێ دوای مەلام سەفاکەوێ مەلام سەفا خوێنەواری نەبێ نەتانشت بنووسێ ئەوە پەنجەمۆری کردو واژۆی نەزانیوە ئەوە کردی خۆشەویستان دي أور كردي برزقارك والله ملام صفاء كردي رزقارك ده يعني تاريخ دروية يعني موجود دروية براستي لكن أو ملام صفاء سركوتوب ويا لما يجي خويا برزقاري كرد يعني موجود دروية براستي بابا قالان الدنيا ما سيتون يعني ما سيتون كاكا إيمش هي من هورامي ماني بقول بانتن باشا
ئێمەش فڵان في الشيخ جعفرمان هەیە شيخ جعفر ئەڵێ کاک جعفر ئەو بەنەخوێنەوە بۆ دایمە بەدەرەوەی و پشتێنە پێ نییە پشتێن نابەسین ئەڵێ آخر با زوو میل بێنمەوە یعنی زوو بەنەخوێنەکەی بکاتەوە تو ئەمە فەلسەفە فەیلسوفەکەتە ئەمە جێگری سەرۆکی هەرێمەکەتە خۆشەویستانی ئەمێ باشە ئەڵێ با زوو میل بێنمەوە لەبەرەوەی کە پشتێن نابەسی و بەنەخوێنەکەی دایمە بەدەرەوەیە شيخ جعفر باشە گەلان چیان هەیە ئێمە چێمان هەیە گەلان جیڤارەیان هەیە باشە کاکە ئێمە چێمان هەیە سەتاقە هیچمان نییە بەس ئین بازانی ناویشیە سیروان کارمامس سیروانتان هەیە ئێوە بە مۆتە لە کوڕزگارکە ها بەس خەریکی خانم جون خانم بازیە یان ئەوەی تریان کە قسەیەکە لەگە کچەکانە ناویشی ئەمەی براکەی مەسڵ بازانی ها یا شاسوار عەبدولواحید ها یعنی ئێوە بەتەمان شاسوار ڕزگارتان کە لە دەستی یەکێتی پارتی ها بەس پێم بڵێ سەرچاوەی ئەو سامانەی کە هەیەی لە شوێنێتی من لەگەڵ شاسوارە یەکسە ئیشەکەم بەس پێم بڵێ ئەو سامانە لەکوێ هێنەوە زەحمەت نەبێ پێم بڵێ بۆچی 65 ملیۆن دۆلاری حکوومەتی هەرێم قەزارە بۆ لێ وەرناگرنەوە من یەکسەر لەگەڵ یا پشتیوانیەکەم بۆ لێ وەرناگرنەوە 65 ملیۆنی دایە بەس پشکەکانی چاویلاند و ئەوانە بۆم بسلمێنێ کە کەسێکی دەستپاک بۆ تایە ئەوانە هیچی ڕاست نییە من لەگەڵ یا ئیشەکەم دەی ئازیزانی من ئەمەیە مێژووی ئێمە کەچی خەڵکانە گاتووە کاک شاسوارەوە کاگەرام شاسوار بێ ڕزگارمانکە ڕزگارتەکە بە شیش زیێرا بکە گیرێ شیشی پیاکەیەوە مەگەر بە شیش ڕزگارتەکە کۆرە عاقڵ بن عاقڵ قورتان بەسەر یاوە کاکە کە عومەر ئەم ڕۆژانە لۆتیەکەیە نووسویەتی چی بۆ سەی عومەر کاک عومەری سەی عەلی ڕابەرینەتەوە و نازانم و پیاوە پاکەکە و پیاوە نازانم چیەکە کۆرە کاکە تۆ تەواوی کاکە تۆ دەهۆڵژەن تۆ تەواوی بەڕاستی عومەری سەی عەلیش بوو بەڕابەر عمەری سەی عەلیش بوو بە سەرۆک و سەرکردە قوربە و سەرەی ئارام ئەحمەد یعنی ئەمانە سەرۆک و سەرکردن وەڵی گاڵتە جارێ بەڕاستی کرد گاڵتە جارێ بەڕاستی باوکم بە ناموسم لە مەدام سۆفاوە لە مەسعود بازرگانیەوە لە مەسوولی کوڕیەوە لە مەسوولی کوڕیەوە لە نازانم فڵانە فیسارەکانەوە بە هەر هەمویان یەک پێیان تیا هەمویان ئەوە بخرە ناو هینێکەوە بیهاڕەوەی کە یەک پێی تێدا ناچێت یەک پێی تێدا ناچێت بڕواتانە بخۆشەویستی باشە کەواتە بەم عەقڵەوە بەم حاڵەوە کە ئێوە هەتانە واز بێنن کاکە لەگەلی فەڵەستین و ئێمە ئیسلامی وڵا ئێمە بەڕاستی بەداخەون و چی بەداخە وڵا بەداخەوەنیت بەخوا ئەم جەژنە هەمووتان ئەمەتان شلە و فاتورە قەیچی خواردووە خواردی ئینتەرنێتان کردووە هەمووتان باشە ئاگام لێ خۆشەویستە من لەم ماڵی خۆمە بەس پەنیر و ماسم خواردووە خۆشەویستە بەیانێکی جەژن و دوێنێ و پێرێ کەسەوە جەژن بووە بەڵام بەخوا لەو کوردستانەیە تەلەفۆنەکە کەسا کردووە خوا کاک یەکسەر هەواڵی قەیسیم پرسیوە ئەرە وەڵا هەمووتان خەریکی قەیسی خواردن ئەم جەژنە خۆشەویستە هەمووتان خەریکی گۆشت خواردن و مریشی خواردن و قەل و قاس خواردن بوو باشە دەبڵێ وەڵاوانی کەواتە خەمی گەلی فەڵەستینتان نییە خۆشەویستە بەخوا خەمی گەلی ئیسرائیلتان نییە ئەوانەی تیشی کە پێچەوانەوە قساکە بۆیە کورد و کرمانجی من ناشبنەوە قەزەی مێژوویە ئەو نە کابراایکی کاڵفام من ڕاستیە بزانێکم خەتای کێ و خەتای چێ لەمەکەن مەسەلە بەرژەوەندیە خەتاومەتان لە ڕاستیە تەواو ماڵەکەی خۆ ناپارێزی داگیری ئەکەن و لە ناوت ئەبەن و یەنە شوێنەکەت ئەوە خۆ بپارێزەکەی پیاوی گەلی کورد ئەگەر گەلە خۆ بپارێزە زەحمەت نەبێت کە خۆ ناپارێزی داگیرتەکە تورک داگیرتەکە فارسێکە عەرەبێکە تورکێکە فڵانێکە داگیرتەکە بەڕاستی ئەگەر ئازای هەیە و پیاوی تاریخی مەیەڵە داگیرکردی کاکە مەیەڵە ماڵەکە بەرن مەیەڵە نیشتیمانەکە بەرن کاکەجە تۆ حیزبەکانت خائینە خۆت خائینی بەڕاستی بۆیە باجی مێژووی بدەیت تێگەکە بایعی گێژیکردن بەڕاستی ئەمانە هەمووی حەقەتن خۆشەویستە ئەمانە هەمووی ڕاستن جا قسەکانش لەبەرەوەی ڕاستە پێتان ناخۆش ئەجین هەم معقول نییە وەکو پێشتر باست کرد تۆ وەرە پارتی بنەماڵی بازانین لە بەرامبەر ئەوەیە کە خەڵکی ناڕزاتی دەرئەبڕێ دژی 5 ئینسان کە تۆ خستە زیندانەوە بە خوت و خۆڕایی و بەناهاق و ئەم دادگا و دادوەریە هەر هەمووی سیاسی بووە باشە لە بەرامبەر ئەمە تۆیت بی ماڵپەڕەکە هێنی وڵات دژە ترۆر لە کوشتنی قاسمی سلێمانیە دەربەشدار بووە ئێران قازانجێتی بە گوڵی هیچ مشکی پێشی بەیانی پەرلەمانیشێتیاڵە تۆ بەشدار بوویت تا شتێکەکە دوو بەیانی بەرامبەر پارتی قسشتێکەکەڵە تۆ بەشدار بووی بەڕێزی خۆی ئیشی خۆیەکە خۆشی عاقڵە کەواتە ئەمە حاڵی ئێمە خۆشەویستە ئێمە هەر خەریکی یەکتشکاندنی خۆشەویستن ئێمە هەموومان ڕقمان لە یەکە بەڕاستی میلەت نییە وەکو میلەتی کورد داما و قوربەسە و نەزان بێت حدا ئەسە من لە ئەوروپا دانیشم کرێکارێک بەر سەر ئەم قسانە هەر لە خۆ جوێن بە ئارام ئەحمەدیە دژی پارتی تخواز هەلامێ ئەگەر تۆزێ معریفەتی هەبێ تۆزێ عەقڵی هەبێ لەسەر پارتیەکێتی و گۆڕان جوێن بە ئارام ئەحمەدیە نەبەخوا نایە لەبەرەوە خۆشەویستان ئەوە ڕێی من بوو کاتیش ناکوژم
یەک سەعاتی ڕێک قسەم بۆ کردن حرمەتێکی زۆرم بۆتان هەیە لەخوا داواکارم کە لە هەر شوێنێکی دنیا هەن بە ئاسوودەی بژین بەڵام تخوا جارێ ماڵەکەی خۆتان ڕزگارکەن مشکلەکانی خۆتان حلکەن کاکە قەزی فەڵەستین ئیسرائیل بە من تۆ حل نابێت خۆتان بامێن بەڕاستی بە من تۆ حل نابێت کو ئێمە هیچ نین تا بتوانین قەزیەکە حلکەین بەخوا ئێمە ناتوانین دوو ماڵ ڕێخین دوو ماڵ کاکە لە سێمانی لە چەمشەڵا لە هەولێر لە شوێنێکە دوو ئایل لە شەڕیان بێ ئێمە ناتوانین ئاشتیانکەینەوە قسانە بۆ چێن کاکەش دەیخواتان لەگەڵ و ڕێزم بۆتانەیە عەزیزان هیوادارم کە سەرم نێشان دەبن قەزای ئێوە